لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی لە زۆر ناوچەدا پاشەکشەی کردووە و پاش ئەوەی دووچاری ژمارەیە شکستی لەشکری بۆتەوە لە عێراق و لە سووریاشدا. بەردەوام ئەم ڕێکخراوە تێرۆریستیانە جێی مشتومڕ بوون لە هەردوو سۆنگەی پێکهاتن و لە ناوچوونیشیانەوە. کورد کۆنێکشنی ئەمڕۆ میوانداری نووسەر و لێکۆڵەر هۆشنگ وەزیری دەکات. کاگۆشنگ سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت و دەست بەجێ بۆ پرسیارش لەگەڵ جەنابتا دەست پێ دەکەم. ئەم شکستانەی کە لە ماوەی ڕابردوودا بەسەر داعشدا هات ناوچەی زۆری لە دەستدا وەکو سەرکردە لەشکریەکانیش ئاماژەی پێ دەکەن. ئەکرێ ئەمە سەرەتایەک بێ بۆ کۆتایی هاتن بە داعش؟ بەڕاستی کورتەوەڵام بۆ ئەم پرسیارە ئەوەیە من تەسەوڕ ناکەم ئەم دۆڕانانە کۆتایی تەواوی داعش بێت وەکو دەوڵەتی ئیسلامی. بەڵام سەرچاوە سەربازەکانی ئەمریکا و زۆربەی سەرچاوی سەربازی لەسەر عەردا باسی ئەوە ئەکەن کە داعش 47 تا لە 150 ئەو منطقانەی لەدەستداوە کە لە 2014 ئەعلانی کرد وەکو دەوڵەت. هەروەها ئەگەر سێری کوشتنی یاخود خەسارەتی بەشەری داعش بکەین، داعش لەم ماوەی دواییدا دەوڵەت ئیسلامی لە ماوەی دواییدا قادە گەورەکانی خۆ لەدەستداوە، شیشانی لەدەستداوە، پێش 2 ڕۆژ محەممەد عەدنانی لەدەستداوە. بەڵام ئەبێ ئەمە سێری ئەوە بکەین ئەمانە هەمویان ئاماژەن بۆ کۆتایی بەهێنان بە دەوڵەتی ئیسلامی یاخود داعش؟ نەخێر. لەبەر ئەوەی بەڕاستی ئەمە لەوانەیە کۆتایی بێ بۆ ئەو دەوڵەتێک کە داعش دروستی کردو 2014. بەڵام ئەمە کۆتایینی وەکو ڕێکخرا، وەکو ئایدۆلۆجیا، وەکو فکرە تا هەتا گرفتە گەورەکانی سیاسی عێراق بمێنێت داعش لە ناو ناچێت ئەمێنێتەوە. ئێمە تۆڕە تێرۆرکارەکەی ئەلقاعیدەمان بینی گەیشتە ئاستێکی ئێجگار لاواز و کاریگەریەکی ئەوتۆی نەما ئەوجا داعش دروست بوو. ئەگەر داعشیش بە هەمان ڕەوشدا بڕوە متمانە چییە کە داعشێکی تر دروست نەبێتەوە؟ تاکە متمانەیەکی سەرەکی بۆ ئەوەی داعشێکی تر دروست نەبێتەوە ئەوەیە گرفتە سەرەکیەکانی عێراق. بەڕاستی گرفتە سەرەکیەکانی عێراقی شیعە و سوننە کە سەرەچین لە منطقەکەدا حل بکرێتن. بەڵام تا چەند ئەتواندرێ ئێستاکە باس لەوە بکرێت کە لە سووریا، لە عێراق، لە شوێنەکانی تر ئەم گرفتە سەرەکیانە حل دەکرێتن. بەڕاستی ئاماژەیەکی وان نییە. دوایەکە ئێمە کە باسی داعش دەکرێتن ناتوانێت ئێمە باسی داعش بکەین تەنیا لە سووریا و لە عێراق. داعش ئێستا کە پەلوپۆی خستۆتە ناو لیبیاوە، خستۆتە ناو یەمەنەوە، خستۆتە ناو شوێنەکانی ترەوە. داعش تا چەند شوێنی خۆ لەدەست بدات لە عێراق و لە سووریا و لە لیبیا ئەوەندە زیاتر چالاکیەکانی خۆی ئەوە دەکاتن لە دەرەوەی خۆیدا لە ئەوروپا و لە ئەوە باسی تەقینەوە تێرۆریست دەکەم. یەکی لە پرسیارەکانی تر کاکۆشنگ ئەوەیە عەقلی سەلەفی لە پشت ئەم ڕێکخراوە تێرۆریزمانەوەیە. ئەم فکرکردنەوە سەلەفیزمە، ئەوەی سەلەفی جیهادی پێ دەڵێن، خۆی نۆژەن دەکاتەوە لەگەڵ تێپەڕبوونی کادا یا لە قۆناغی جیاجیادا ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە کە خۆی نۆژەن کاتەوە؟ بەڕاستی ئەم پرسیارێکی زۆر قورسە. لە لەحزەی یەکەمی دروستبوونی سەلەفیەتەوە لەسەر دەستی ئەحمەد بن حەمبەل با بڵێن لە کاتی خۆی یەکەم لەحزەی دروستبوونی سەلەفیەت بە دژ بە عەقڵ دروست بوو، دژ بە شیعە و معتەزلە و کەلامیەکان و فەرقەکانی تر کە زیاتر ئیمانیان بە عەقڵ هەبوو دژ بە نەقڵە. سەلەفیەت ئەوەیە کە ئەگەڕێتەوە بۆ سەلەف. بەڵام ئەوە ناگەێنێت کە سەلەفیەتیش عەقڵی خۆی بەکار ناهێنێتن بۆ ئەوەی لەگەڵ هەموو شوێنەکانە بگونجێت. سەلەفیەت وای ئیسپات کردووە کە قودرەیەکی زۆر گەورەی هەیە بۆ بەردەوام بوون، بۆ خۆگۆڕین. ئەگەر تۆ سەیریکەی سەلەفیەتی ئوسامە و سەلەفیەتی زەرقاوی و سەلەفیەتی ئەبوبەکر بەغدادی ئەمانە لە لەحزە و لە گۆڕاندانە. بەڕاستی من ئەمە جملەیەک بڵێن ئەوانەی خەتەر بێتن. بەڕێی من قدرەتی سەلەفیەت بۆ خۆگۆڕین و بۆ ئامادەکردنە ژینگە جیاوازەکاندا لە قدرەتی کاپیتالیزمە چێ ڕاستمان لە دەستێ بۆ خۆنیەکردنەوە. بەڵێ تا حدێک سەلەفیەت لە گۆڕاندایە و لە خۆ گونجاندا لەگە ژینگە جیاوازەکان لەگەڵ ئەو ژینگە جیاوازانی کە کاری تێرۆریستی یا کاری تونڕەوی تیادا بەتەکید خاستە لە سونەکاندا لە مەنطقە سونەکاندا. بەڵێ پرسیارێکی کەم هەیە، ینی ئێستا زۆر باز لە قۆناغی پاش داعش دەکرێت، مەترسیەکانی داعش، هەڕەشەکانی داعش ئەمە نەبووە مایی یەکخستنی بۆ نمونە گوتارێکی کوردی چۆنێتی بەرەنگاربوونەوەی داعش، ینی ڕوانینی جیاجیا هەبوو لەسەر بەرەنگاربوونەوەی داعش، هێزە کوردیەکان نەبوون بەیەک. لە قۆناغی پاش داعشدا
پێ دوایە ئەو هێزە کوردیانە گوتارێکی هاوبەش بێنە ئاراوە پێکەوە تا بتوانن بەرەنگاری هەر هەڕەشەیە هەر مەترسیەکی تر ببنەوە. زۆر قورسە بەڕاستی قانونێکی یاسایکی زۆر ساکار و سمپڵ هەیە لە سیاسەتە ئەویشەوەیە کە لە دوژمنی هاوبەش ئەتوانێت بەرەکەی تر یەک بخات. بەڕاستی ئەمە کە 2004 ڕوونێدا لەناو کووردا کە داعش 25-30 کیلۆمتر دوور بوو لە هەولێرە لە پشت مەتاری هەولێرا بوو. ئێمە لە لەحزەیە لەو لەحزەیە بینیمان چۆن کورد زیاترشتر دوودا بەش بۆ زۆر بە قورسی بینیمان شەڕەپەڕۆمان بینی ئۆجارێکتر بینیمان حزبێک ئەتوان ئەوێت هەیمنێتی خۆی زیاتر ئەوە بکاتن بەسە حزبێشتر بەس هەموو مؤسساتی دەوڵەتە. من هەمیشە وتومە داعش لە پردەیەکە ئەچێت لەسەر شانۆ پردەی شانۆ پردەیەکە پیس و پەخلاوەتەکان ئەشارێتەوە بە تەسەوڕی من بەرحەلەی پاش داعش قۆناغی پاش داعش قۆناغێکی زۆر زۆر قورس دەبێت نەک تەنها بۆ کورد بۆ سنە و بەڵێ کاگۆشان زۆر سپاسە دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دەکەم.